ونشكركم على الجهد الإعلامي في ئەسپاسی هەوڵەکانتان دەکەین لە پاڵپشتی میدیاییتان بۆ خستنە ڕووی ئەو ڕاستیانەی کە ڕوودەدات لەسەر کەرتی غەزە و بەرگریکردن لە بەرگری خوازان و پەرپەرجانەوەی پرۆژەی ڕاگەیاندنی خراپی قەوارەی زایۆنی کە دەیەوێت تۆمەتی تیرۆر بە بەرگری خوازانی گەلەکەمانەوە بلکێنێت کە بەرگری لە مافەکانیان و پیرۆزیەکانیان دەکەن. لە ڕێی ئێوە ڕوو لە گەلی موسڵمانی کوردستان دەکەین. ئێمە چاوەڕوانیمان لە ئێوەیە. قودس و بەیت المقدس ئەمانەتی سەلاحەدینە لەلای ئێمە لەلای گەلی فەڵەستینی. گەلی فەڵەستینی بەرگری کردووە و بەرەنگاری دەکات بۆ پارێزگاری لە قودس و لە چواردەوری قودس و غەزە و هەموو شوێنێک بۆ بەرگریکردن لەو ئەمانەتە. بەڵام ئێمە لە ئێستادا زۆر پێویستمان بە پاڵپشتی و سەرخستنی ئێوەیە. بيت المقدس هي أمانة صلاح الدين عندنا عند الشعب الفلسطيني، والشعب الفلسطيني دافع وقاوم